بريس كاظم زبيدي أو شيورمند ياسايا لبغداد جلمة بريس زبيدي دماتا باجبه إجي تشارشوفه في كده بطيبتيجي yasaya leburina geçti sarraskirna viyasaya le parlamenî ku serokê parlamenî jî hat kedanî niha lê serin serhande heye bê rêkevneke siyasiya derveyî parlamenî di nava parlamenî mumkînî nebête derbazkirin. Dîna de tu çahat bînî gelo ev yasaya ku demeke miştomir ser heye bêguman ê çi serî hêt. والله مشتێک زۆر سپاس و سڵاو لە بینەرانی کوردستان 24 ڕاستیەکە یاسای لێبوردنی گشتی یاسایەکە دەبووە لە ساڵی 2016 پەسەند بکرا بووە بەڵام بەهۆی کێشمەکێشمی سیاسی و ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان بەهۆی ئەوان دەڵێن ئەمە دۆسیەکی تەواو سیاسیە دەبووە زووتر پەسەند بکرێ ئێمە وەکو شرۆڤەکار هیوامان دەخواست سیاسیەکانی عێراق وەکو دۆسیەکی مرۆیی مامەڵەیان لەگەڵ ئەم دۆسیە کردبووە نابێت ئەمە بگوترێت دۆسیەکی سیاسیە بەڵام بەداخەوە لە هەموو خولەکانی پەرلەمان وایان داناوەکە ئەمە دۆسیەکی تەواو سیاسیە جارێک بۆ ئەوەی کە وەکو کارتی هەڵبژاردن بەکاربێ و جارێکیش بۆ بەدەستهێنانی دەنگی زۆرتر لە هەڵبژاردن ومانەوە لە کورسەکانیان جارێکی دیکەش دەبینی سازشی فراکسیۆنەکان لە بەرامبەر یەکتری بۆی ئەم یاسایەک بۆ ئەو تێپەڕێنێ ئەویش یاسایەک بۆ ئەم تێپەڕێنێ کەواتە لە بنەڕەتدا دەبێت داوا بکرێ وەکو یاساناسان وەکو خەڵێک وەکو چاودێران دەبێت یاسای لێبوردنی گشتی کەسانی بێتاوان بگرێتەوە چونکە هیچ کەسێک نایەوێت تیرۆریست ینی ئازاد بکرێ بەڕاستی من داوا دەکەم ئەو کەسێک کە دەستی بە خوێنی عێراقیەکان سوورە سزا بدرێت بەڵام خەڵکانێکن بێتاوان زۆریشن ئەوانەی بێتاوانن لە سەردەمی کێشەی تایفەگەراییەوە لە 2023 تاکو ئێستا خەڵکێکی زۆر خراونەتە زیندانەکانەوە بەهۆی ئەوەی کە کەسێکی نهێنی شکاتی لێکردوون بە زۆر لە ژێر ئەشکەنجەدا دامپێدانانیان لێوەرگیراوە ئەمەش پێچەوانەی یاسای عێراقی و دەستورە پێچەوانەی یاسای سزادانە دەستوری عێراقی لە هەمان کادا ڕێگری لە ئەشکەنجەدان دەکات ڕێگری لەوە دەکات کە ڕێکاری تند و زۆرم لێ لە بەرامبەر ئەو کەسانە بگیرێتە بەر لەبەر ئەوەی کەسی تۆمەتبار مافی خۆی هەیە تا ئەو کاتێک کە تۆمەتەکەی پشتڕاز دەکرێتەوە کاتە دۆسی لێبوردنی گشتی دۆسیەیەکە جێگەی مشتومڕیە و خوێنەوەی یەکەمی بۆ کرا خوێندنەوەی دووەم بەڵام لە ماوەی ڕابردوودا بەداخەوە وەستێنرا هۆکارەکەشی ئەوە بوو کە دەبواە یاسای هەموارکردنەوەی باری کەسی یاخود ولی برس زبەیدی مەبەستەمە ژێو بۆ بارێکە ساتی شیعە پشتەوانیە دیکەن هەڵبەتە نەزۆرینەژی هەڵوەشاندنا بڕیارن سەرکرداتیا ڕژێمەبەرە عێراقی تایبەتی کوردان دەست بە سەرداگرتنە زەبیزارێنان سنە بەشێکە سنەیان لە دژیوێنە کافی یاسا بێت هەڵوەشاندن ئەف یاسا لێبوورینە گشتیژی بەشێکە زۆرە شیعەیان لە دژیوەیەکێنە دەبێژن ئەم ناخوازین چارچوبێ سەرڕاستکردنە یاسای تیرۆرێکە دەبێژن تیرۆریست لە زیندانان بێنە دەرکردن کاتە دەوی سەروبەندیدا گەلو تو چاوە ڕەوشە بینی ممکنە کە ئەف یاسایە بڤی سەروبەری دەرباز بیت ڕاستیەکەی مای گاڵتەزاریە کە ئەم یاسانە بگوترێت تەنیا کەسانی سوننە دەگرێتەوە لەبەرەوەی دەبێ بزانین زۆرێک لە شیعەکان لە باشوور و ناوەڕاستی عێراق ئەوانیش لە زیندانەکان بەشێکیان لە دژی ئەمریکا شەڕیان کردووە لە دوای 2023 و بەشێکی زۆری ئەو شیعانش کە دەستگیر کراون لە زیندانەکان بەشێکم بەهۆی مادەهۆشبەرەکانەوە بووە کەواتە ئەم یاسایە تایبەت نییە بە چینێکی دیاریکراوە و نابێ ئەمە بگوترێ یاسای شیعە و سوننە و کورد ئێمە لە یەک وڵات داین و پێویستە هەموو یاسانە تێپەڕێندرێن کە لە بەرژەوەندی خەڵکدان ئێمە دڵخۆش بووین بۆی کە بەرایانی کورد لە ڕێگەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە مافی خۆیان بەدەستدێنن هیوامان دەخواست هەموو یاساکان بە یەک پاکێز بووە لەژێر یاخود لە یەک سەبەتە بووە یاسای لێبوردنی گشتی یاسای باریکەسی یاسای گەڕانەوە هەمویان لێک سەبەتە بووە هەور کەسە و مافی خۆی وەرگرت بووە بەڵام بەدا
بەداخەوە سازشکردن من پاتی دەکەمەوە مزایدەی سیاسی بەداخەوە لەلایەن هەندێک کەسەوە لەسەر حسابی خەڵکی عراقی لەسەر حسابی سونە و شیعە و کورد لەسەر حسابی قوربانیدانی کورد ئەمە ئەو شتەیە کە پێویستە ئەو لایەنانە شەرمی لێ بکەن و نابێت بەو شێوازە دابڕژرێت دۆسیەی لێبوردنی گشتی دۆسیەکی مرۆییە دەبێت لەسەر بنەمای عراقی بوون لەسەر بنەمای شناسی نیشتیمانی بێتە بەرخۆر و پەسەند بکرێت من جەخت لەوە دەکەمەوە وەکو لە سەرەتا قسەکانم گوتم ئەم لێبوردنە تەنیا سونە ناگرێتەوە ڕاستە سونە ڕەنگە ڕێژیان زۆرتر بەرامبەر بە شیعە بەڵام دەبێ بزانی خەڵکێکی شیعەشان لە زیندانەکان هەن تاکو ئێستاش و من لە ڕێگەی کوردستان 24شەوە ئەو زانیاریە پات دەکەمەوە ئەو کەسانەی کە دەستگیر کراون لە زیندانەکان ژمارەکە ئەم ساڵ دەگاتە 100,000 کەس کەواتە دادگاییکردن بەردەوامە بە تایبەتی لەسەر دۆسیەی تیرۆر بابەتی مادە هۆشبەرەکان و دەبێت جیاوازی بکرێت لە نێوان ئەوەی کە کەسێک بەکارهێنەرە نابێت حکمی کەسێکی تاوانبار بدرێت بەڵکو دەبێت بچێتە چاکسازی بەڵێ برێ زوبەیدی ئەوە ژمارەتە گوتی هۆژمارەکەش و کێنەرە 100,000 کەس لە زیندانی عێراقیدانە هەڵبەتە لە گۆر حتا ڕێی خراوێن چاودێریا مافێ مرۆڤات کە نێودەوڵەتیژی ڕەوشا زیندانان لە عێراقی گەلێکی خراپە تایبەتی زیندانیان ینی هەند لەسەر هەفتو کۆمبوونە وەی کە پێویست خزمەتەوان نایەتەکردن ئیدی ڕەوش گەلێکی تەبلی هەبێ کەواتە ئەگەر ئەف یاسایە نەهێتە دەرباسکردن پرۆژە یاسایە دامادامدا و بڤی ئەوەی ژوەیە کە توت بێژی تعامل دگەل زیندانیان و کەیسێنوان و ئەف عەقلیەتی تایفەگەری کولی عێراقەیە کە بەحەقیقەتەکە هەی مخابنی هەیە بجیاکاریەت و زانی کەواتە وێ ڕەوشا زیندانیان بەرەفکی بەچیت گەل ئەوێ زیندانێدانە حتا نها چاوەڕێی عەدالەتێکی ڕاستەقینەنە ڕاستیەکەی بارودۆخی زیندانەکانی عێراق بارودۆخێکە تا بڵێ خراپە لە نێو زیندانەکان قەرەباڵغێکی زۆر هەیە ژمارەیەکی نالۆژیکی زیندانی نێو زیندانەکاندان وەزیری دادی عێراقی بۆ خۆی ئەم قسەی کردووە گوتوویەتی زیندانەکانی ئێمە پڕن وە گوتیەتی 300 ژمارەی زیندانیان زۆرترە وەک لەوەی زیندانەکان دەتوان لە خۆیان بگرن ئەمە قسەی وەزیری دادی عێراقی کەواتە عێراق خۆی دانی پێدانەوە 300 ئەمە واتە ئەو کەسەی کە 100 ئەو شوێنێکە 100 کەس دەگرێت 400 کەسیان لێدانەوە بەڕاستی ئەمە هیچ لۆژیکێک هەڵی ناگرێت و قبولی ناکە مردن زۆرە لەنێو زیندانەکانی عێراق بەهۆی نەخۆشیەوە بەهۆی بڵاوبوونەوەی پەتاوە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەوە لەبەرەوەی ژمارە زۆرە ئەو پێیان بۆ سیاسی عێراقیەکان بەڕاستی دەبێت ئەوان لەمە تێبگەن چ شتێک ڕێگرە لەوەی کە کەسێک بۆ خۆی دەستبەرداری مافی خۆی بووە ئەوان بۆچی بەو شێوازە زیندانەکان پڕ دەکەن ئەگەر کەسێک کە شکاتی نهێنی کردووە بۆتە هۆکاری ئەم ژمارە زۆرە بۆچی ئەو یاسایە تێناپەڕێنن بەڕاستی خەڵکێک کە هیچ تاوانێکیان نەکردووە بۆچی دەستگیر بکرێن ئایا خەڵک بینەران ئەوە دەزانن کە خەڵکانێکان 15 ساڵ زیندانی کراوە بەس لەبەرەوەی شکاتی لێکراوە هیچ بەڵگەیەکیشی لەسەر نەبووە کەواتە ئەم یاسای لێبوونی گشتیە ئەوەندە ئاستەم نییە دەربکرێت و دەتوانێت ڕێزکەی ڕاستی خۆی وەربگرێت بۆ ئەوی لاپەڕەیەکی بەڵێکەواتە برێ زوبەیدی ئەو 100,000 زیندانیان هات نەگرتن هەڵبەتە ئەو هەموو کۆرێن ماڵانە کەس و کارێنوان هەنە ماڵباتێنوان هەنە زاڕوکێنوان هەنە دبێ کەسێن معەزەزن عایلێ خۆ بن خوشتبیین عایلێ خۆ بن کەواتە دبی چارچوویدا و ببی ئەوەی تعاملکردن گەڵاندەوە کە توت بێژی 15 ساڵان کەسێک هات کێگرتن تنێ شکایەت لە هاتێکردن و هیچ بەڵگەیەکی سەرنینە ئاشتیا جڤاکی لە عێراق تایبەتی نەوا پێکاتاندا بێ بەرەفکی بەبێت گەلو شیرازەی کۆمەڵایەتی لە عێراق لە مەترسیدایە بارودۆخی کۆمەڵگەیی بەگشتی لە مەترسیدایە ئەم ژمارانە هەمویان ژمارەی مەزندەین بەڕاستی من هەرچەندە لەگەڵ عێراقدا ڕێز لە یاسا دەگرم من پیاوێکی یاسایم یاسا ناسم ڕێز لە دادگەکان دەگرم بەڵام بەڕاستی سیاسیەکان هیچ شتێک لە یاسا نازانن ئەوان دوژمنی مەزندەیی بۆ خۆیان دروست دەکەن کەسێک
زیندانی کراوە خەڵکی بەغدایە دەیبم بۆ ناسەڕێ ئێ باشە ئەم خەڵکە کە لە بەغدایە منداڵەکانی گەورە دەبێت دوایە دەبنەوە دوژمن بۆچی دوژمن بۆ خۆتان دروست دەکەن ئامانج لە زیندانەکان ڕاستکردنەوەی خەڵکە چاکسازیکردنەوە لە حاڵەتێکدا گەر تاوانەکەی بەسەر چاق بێتەوە کەچی ئێمە هاتووی باسی کەسانی بێتاوان دەکەین کە لە زیندانەکانن چی ئەگەر کەسێک بێتاوان بێت لە زیندان بێت خێزانەکان دەزانن 15 ساڵ زیندانی دراوە بەهۆی هیچ نەبێت بەهۆی ئەوەی کە کەسێک شکایەتی لێ کردووە کەسێکی نێنی یاخود لەبەرەوەی سەر بە پێکاتێکی دیاریکران ئەمە مای شەرمە تۆڵەکردنەوە لە گەلێکی دیاریکرا و بەو شێوازە مای شەرمە من نمونەیەکتان بۆ دێنمەوە لۆتکەی عەرەبی لە عێراق ئێمە کۆمەڵی پارێزەر لە ڕۆژێکدا بینیمان کە چۆن 350,000 کەس لە یەک پێک هاتە لەسەر شەقامەکان کۆیان کردنەوە دووریان خستەوە تەنیا بۆ ئەوەی خۆیان بپارێزن خواتان لە چ دەپارێزن لە ڕێکارێکی ئەمنی لە چی مانگێکە هەفتەیەکە لوتکەکە تەواو دێت بەڵام بینیمان دوایی ئەو کەسانە خەڵکێکیان تێدا بوو لە سێدارە درا خەڵکیان تێدا و 15 سال زیندانی کرا خەڵکێکە تاهاتایی زیندانی کراب ئەمە چ لۆژیکێکی تێدایە بۆچی بەو شێوازە کۆمەڵگە و شیرازی کۆمەڵگە تێک دەدەن برایانی سونی ئێستا کە داوا دەکەن هەندێک دەنگ بەرز بوونەتەوە داوا دەکەن کە هەرێمێکی سونی دروست بکەن بۆچی قسێ دەکەن بۆچی ئێمە یەک نیشتیمان نەبێت لەبەر ئەوەی ئەوان داخی خۆیان چەشتووە بەدەست ئەو حکومە لە 2003 تاکو ئێستا من تەنیا باسی سونی ناکەم شیعەکانیش بە هەمان شێوە مادەی هۆشبەر و ئەم جۆرە بابەتان لە باشوور و ناوەڕاست دووچاری بەڵای خۆیان بوونەتەوە ولی کاظم زبیدی شێوەرمەندی یاسایی لە بەغداد گەلمە بۆ گەلێک سوپاس